سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم لا گەرماوگەرم لە خزمەتتان ئابم ومێردەکەم هەمووان لە پەتای کۆرۆنا بەدوور بن و ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن بۆ پاراستنی کوردستانەکەمان لەم ڤایرەسە. بەڕێزان دوو تەوەر گفتوگۆی لەسەرەکەین. تەوەریەکەمان تایبەتە بێ بە ئەوەی کە ماوەیەکە لە میدیاکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان و پەرلەمانتاران لە هەرێم و لە بەغدا بەرپرسانی حزبی بەرپرسانی حکومی گواستراوەتەوە بۆ نێو کۆمەڵگا بۆ نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان و میدیا کە باز لە قەواری هەرێمی کوردستانەکرێ. پەنجەی تۆمەت بۆ یەکتری درێژ دەکرێت، بەڵام ئێمە ئامانجەکەمان ئەوەیە کە باز لەوە بکەین قەواری هەرێمی کوردستان ئێستا لە بەردەم مەترسیە یان نا. ئەگەر لە بەردەم مەترسیە کێ دەبێت بیپارێزێ؟ چ کاتێک دەتوانین بڵین کە لە هەرێمی کوردستان ئەم قەوارەیە کە هەیە لەلایەن حزبێکەوە یان لەلایەن خەڵکانەوە یان لەلایەن حکوومەتەوە دەکەوێتە بەرمەترسی؟ بەڕێزان لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە ئەم قسانە جار بەجار دەکرێن، بەڵام ئەوەی ئەم جارە دەکرێت بە تایبەتی دوای ئەوەی کە گرفتی موچە و گرفتی پارە لە هەرێمی کوردستان دروست بووە، ئەم قسەیە زەقتر کراوەتەوە و قورستر و زۆرتر باسی لەسەرکرێت. گفتوگۆ لەسەر ئەو تەوەراکەین، ئەو بابەتاکەین لە تەوەری یەکەممادا و تەوەری دووەمیش باز لە هەرێمی کوردستانەکەین لە ڕوانگەی حکوومەتی عێراقیەوە بزانین چاودێرانی سیاسی لەو بارەیەوە چیمان پێڵێن. بەڕێزان لە تەوەری یەکەمدا میوانداری بەڕێز لە تیڤنێروەیی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردووە کە بە سوپاسەوە لە سکایپ لەگەڵمانەوێ. بەڵام بەر لەوەی گفتوگۆکان دەست پێ بکەین، کۆنگرێکی ڕۆژنامەوانی هەیە لە چاکسازی گەوران کە باز لە تەندروستی نێو چاکسازیەکە دەکات لەلایەن وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتیەوە بە کورتیەوە دەبینین و دەگەڕینەوە. بەرگری لەشیان بەرز بێتەوە. خۆشبەختانە باری تەندروستی هەمویان جێگیرە. من لێرەوە بە کەسوکاریان ئەڵێم کە ئارام بن، هیچ لە ڕاوکێتان نەبێت. ئەم برایەنەتان لێرە بە باشی چاودێریانەکەن، خزمەتیانەکەن و ئەگەر لە ماڵەوەش بوونایە لای خۆتان بوونایە هەر بەو شێوەیە خزمەت دەکران. لە دوێنێشەوە ڕوبەڕوو دەستی پێ کردووە کە چاوپێکەوتتان لەگەڵا بکەن لەگەڵ کەسوکارەکانیان بۆ ئەوەی دڵنیا بنەوە لە تەندروستی مناڵەکانتان. بەداخەوە چەند کەناڵێک ئەم بابەتانە ئەوروژێنن، هەروەک چۆن مەسەلەی کۆرۆنایان کردە پرسێکی سیاسی کە سلێمانیان بەم دۆخەگەیان، ئەیانەوێ مەسەلەی چاکسازیەکانیش بکەنە پرسێکی سیاسی کە ئاژاوەیەک لە ناو چاکسازیەکان دروست بکەن، دڵە ڕاوچێ بۆ کەسوکاریان دروست بکەن. بۆیە من بە کەسوکاریان ئەڵێم هیچ نیگەران مەبن، ئێمە هەمومان لەسەر خەتین، ئاگامان لێیانە وەکو لە ماڵەکانی خۆتان بن بەو شێوەیە خزمەت کراون. سوپاس بۆ ئێوەش جارێکی تر. لەگەڵەوەی ئێستا خۆشمان لەگەڵ ئێوە بینیمان کە تەندروستیان باش بوو شێوەیەکی ئەبینە، چەند کەس بەکۆی گشتی لە نێو چاکسازی گەورانی سلێمانی ئێستا هەڵگیری ڤایرۆسی کۆرۆنان؟ ئێستا لە ناو چاکسازی 27 کەس ئەوەی پشکنینی پۆزەتیفی دەرچووە، 27 کەس هەڵگرن، بەڵام کۆمەڵێک کەسی کە پشکنین کراوە نێگەتفن و قسەمان لەگەڵ بەڕێز وەزیری تەندروستی کردووە کە چەند تیمێک بنێرێ بۆ دڵنیایی خۆمان کۆمەڵێک پشکنینی کە بکەن، بەڵام خۆشبەختانە ڕاستە ئەمانە پۆزەتیفن، بەڵام نیشانەی قورسیانە دەرنەکەوتووە. ئەمان لەگەڵ دیداری کەرەنتینەوە هەموو ژۆرە سەردانەشانە قەدەغەکراوە، کاری بڵاوبوونەوە چیە لە ناویاندا ڤایرۆسە بۆچی بڵاوبووەوە؟ بەڵێ خۆی مەسەلە کارمەندەکانمان، طبعاً ئێمە کارمەندمان هەیە، ئەمانە ئەچنە دەرەوە بە تەناوب دەوامەکەن، چەند کارمەندێکمان توش بوون طبعاً لەمانەوە گوێزراوەوە چکە بە یەکەوتنیان هەیە لە پشکنینی کۆمەڵێکیان ئەوانەی کە مەشمولن بە مۆڵەتی دێشخایانیان بینێ لە ماوەی دە ڕۆژێکی کەیە ڕێکارەکانی ئەوە ئەبینە پێشەوە بۆ ئەوەی کۆمەڵێکیان بتوانن مۆڵەتی درێژخایان وەرگن. هەر لێرە شۆمێ ئەوە بڵێم کە ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتی تەنانەت جیهازی تەنەفوسی سەناعی ئەوەی کە لە خسخانەکان هەیە بە پێشکەوتنی ئامێرە هێناوێتی بۆ ئەم چاکسازیە ئەگەر کەسێک پێویستی پێبێ بۆی بەکاری بێنین، بەڵام خۆشبەختانە تا ئێستا هیچ کەسێکمان پێویستی پێی نەبووە. بەڕێزان ئەوەی کە باس کرا تایبەت بوو بە ڕۆژی تەندروستی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە ناو چاکسازی گەوران
کە وەکو وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی باسی کرد. بەڕێز لەتیڤ نێروەیی ئەندامە انجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە تەوری یەکەمدا لەگەڵمان دەبێت. کاک لەتیڤم کاتۆ باش، سپاس کە چاوەڕێت کردین بۆ ئەو کۆنگرە ڕۆژنامەوانەیە. دەبێت بپرسم ئەو قسانی کە دەکرێت پرسیارە جددیەکە ئەوەیە ئایا هیچ ترسێک لەسەر ئەم قوارەیە هەیە و هێندە بە قورسی و بە تۆخی و لەلایەن ئەم هەموو حیزبانە و پەنجە بۆ یەکتر درێژکردن هەیە، یان تەنها دەنگۆ و باسە و قینێکە، یان داخێکی دڵی خەڵکەکە داوای موچەکەی خۆیەکە و بەم جۆرە وەڵام دەدرێتەوە؟ زۆر سپاس کاکەڕام، ڕێز و سڵاو بۆ بینەرانی بەڕێز. دیارە قوارەی هەرێمی کوردستان قوارەیەکی دەستوری و لە سنوورێکی دیاریکراو و دەسەڵاتێکی دیاریکراو بەرهەمی خەباتی دەیان ساڵ کۆمەڵانی خەڵکی کوردستان و بزوتنەوەی ڕزگاری خوازیگەلی کوردستانە و ئەم قوارەیە سەرەتایی بۆ دوای ڕاپەڕینی ساڵی 1991 دەگەڕێتەوە. ئەو کاتە بێگومان قوارەیەکی پاڕادەیەک داخرا و دەڵەمە بوو، بەڵام لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە چوارچێوەیەکی یاسایی و چوارچێوەیەکی دەستوری و دەسەڵاتێکی فراوان بەخۆیەوە بینی. بێگومان ئەمەش لە ئەنجامی یەک گوتاری و یەک تیمی سەرکردایەتی سیاسی کوردستان و ئەو پشتیوانەی کە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە قیادەی کورد هەبووە توانیان لە بەغدا بەشێکی زۆر لە مافەکانی گەلی کوردستان بەدەست دێنن و نەخشە ڕێگایك بوو مافەکانی دیکەش دیاری بکەن و توانیان بەهۆی ئەو قوارەیەوە پەیوەندیەکی فراوانی دیبلۆماسی لەسەر ئاستی جیهان تا دەگاتە دوو بەهێزترین وڵاتی جیهان وەکو ئەمریکا و ڕووسیا نیونەراتی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێتەوە و لە هەمان کاتیشە پەیوەندیەکی دیبلۆماسی و بازرگانی و کەلتوری لەگەڵ وڵاتانی ئیقلیمی و بەشێکی فراوان لە جیهانی دەرەوە و لە هەمان کاتیشە دەیان کۆنسولخانە و نیونەراتی لە هەرێمی کوردستان بکرێنەوە. ناکرێت کە ئێمە باسی بەهێزبوونی ئەم قوارەیە دەکەین ئاماژە بە ڕۆلی سەرۆک مامجەلال نەکەین. ئەو کاتێکە سەرۆک کومار بوو ئەو توانی یعنی بەشێک لەو پێگە و دەسەڵاتی کە هەیبووە و ئەو پەیوەندیە کەساتیەی کە لەگەڵ سەرۆک و سەرانی وڵاتانی جیهان و لەسەر ئاستی ئیقلیمی و ئاستی نێودەوڵەتیە بووە بۆ خزمەتی گەلەکەی بەکاربێنێت چ لە کردنەوەی کۆنسولخانە و نیونەراتی و چ لە کردنەوەی نیونەراتی هەرێم لە دەرەوە. و ئەم قوارەیە ساڵ لە دوای ساڵ زیاتر گەشەکردنێکی فراوانی بەخۆیە بینی و وای لێ هات کە ساڵانە دەتوانین بڵێن ڕێژێکی یەکجار زۆر لە کۆنفرانسی هەمەجۆری زانستی و سیاسی و بوارەکانی دیکە و چەندین فیستیڤالی هونەری و ڕۆشنبیری و کەلتوری لە هەرێمی کوردستان کە چوارچێوەیەکی نیمدەوڵەتی بەخۆیە گرتبوو ئەنجام بدرێن. ئەگەر ئێمە ڕاشکەوانە بڵێن لەکوێ ئەم قوارەیە وردە بەرەو پێشەوە عکسەکە بگەڕێتەوە واتە پاشەکشە بکە لە دوای ڕێفراندومەوە ئەم قوارەیە وردە کەوتە دۆخێکی پاشەکشە و دوای ئەوە ئەم قەیرانی دارەیەش بە دوای داهاتووە بەردامبوونی ململانێ و ناکوکیەکانی نێوان هەرێم و بەغداوە ئەو دابڕانێک کە دروست بوو ئەمە وای کرد کە دەتوانین بڵێن ساڵ لە دوای ساڵ پێگەی ئەم قوارەیە لاواز ببێت لە دوای ڕفراندومەوە نەک بە هێز ببێت. بەڵام ئەوەی کە ئێستا ئەگەر سەیری وەزعەکە بکەین دوو هۆکار هەن کە دەتوانین گومانێک یعنی بڵێن گومانێک کە مەترسی لەسەر ئەم قوارەیە هەیە. یەکێک ئەو دووخە قەیرانە ئابوورەیە کە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی بەروکی حکوومەتی هەرێمی کوردستانی گرتووتەوە و ئەو ڕێنەکەوتنەیە کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە واتە ئەم ناکوکیەکە لە نێوان ئەم دوو هەرێم و ناوانتایەتی. ئەوەی دووەم لایەنە ئەمنیەکەیە لایەنە سەربازیەکە کە ئەمە زەقتر بەدی دەکرێت. ئەویش ئەگەر ئێستا ئێمە سەیری هەرێمی کوردستان بکەین لە ناو خاکی هەرێمی کوردستان چوار جۆر هێز بەدی دەکرێت. کاک لەتیڤ زۆر مەبەستە باسی ناوخۆی هەرێمی کوردستان بکەین و دەگەڕینەوە بۆ بەیاننامەیەکی هاوسەرۆکانی یەکێتی کە لە یەکی 6 یادی دامەزراندنی یەکێتیدا بڵاویان کردەوە. بەڵام خاڵێکی گرنگە دووروژان بە ئاراستەی بەغدایە.
یعنی پێ دوایە لە بەغداوە ئەو نەفەسە ئێستا هەبێ یان ئەو ویستە هەبێ کە یعنی بە هەر جۆرێک لە جۆرەکان بیانەوە کوتەوەتە لە ڕووی سەربازیەوە بێ لە ڕووی ئابوووریەوە بێ لە ڕووی گەماڕووی دیبلۆماسیشەوە بێت تەنانەت کاریگەری لەسەرم قوارێ دروستکەن و لاوازیکەن و بەهێزیکەن یعنی ئەم دەستە دەرەکیە لە نێوخۆی عێراقدا دەرەکی لە هەرێمی کوردستان و نێوخۆ لە عێراقدا کاریگەری هەبێت لەسەر هەرێمی کوردستان بێگومان ئێمە کە کارتی عێراقی بوون بەکاربێنین ئەو دەسەڵاتێک کە ئێمە لە عێراق هەمانە ئەو مافەش کە لە چوارچوەی دەستوری عێراقیدا هەمانە ئێمە ئەمە وەکو چەکێک بەکاربێنین دەتوانین قوارەکەمان ینی لە مەترسی دوور بخەینەوە دەتوانین هێزەکەی دیکەی عێراق نەک تەنها هێزی هەرێمی کوردستان هێزە هەمەلانەکەی دیکەی عێراق بەکاربێنین بۆ پاراستنی ئەم قوارەیە بەڵام لە ئەنجامی وەکوتم ڕیفراندوم و قۆناغی دوای ڕیفراندوم و ڕێنەکەوتنی هەرێم و بەغدا ئەمە وای کرد کە متمانە نامێنێ کاتێک کە متمانە نامێنێ ئێمە ناتوانین لە یەک کاتدا هەم ڕکەبەری بەغدا بین هەم لە هەما کاتیشە بەغدا بەکاربێنین بۆ پاراستنی کیانی خۆمان ئەمە یەکلامان نەکردوتەوە و لە ئەنجامی نەبوونی یەک بەرنامەیی و یەک پرۆژەی نیشتیمانی کودەنگێکی نیشتیمانی بریارێکە کودەنگێکی لەسەر بێ بەرامبەر چوونەتی تانزیمکردنی پەیوەندی نێوان هەرێم و بەغدا تێگەشتنی هەرێم لەگەڵ بەغداوە هەما کاتشە تێگەشتنی بەغداش بەرامبەر بە هەرێم تا ڕادەیەک متمانە لە دەستداوە ئەم نەبوونی متمانەیە وای کردووە کە زیاتر ینی لە زەرەری ئێمەدا بێت نەک لە زەرەری بەغدادا بێت چونکە ئێمە زیاتر پێویستیمان بە بەغدا هەیە بەغدا وەکو دەوڵەت وەکو ئەوەی کە نوێنەرەتی هەیە لە محافلی نێو دەوڵەتی لە ناوەندە نێو دەوڵەتەکان بێگومان ئەوان دەتوانن لە زۆر بوارە بەرژەوەندی خۆیان باشتر لە ئێمە بپارێزن و ئەگەر ئەو ململانەیە بەردەوام بێ دەتوانن لە ڕێگەی ئەو ناوەندە نێو دەوڵەتەکانەوە کارتەکان بەکاربێنن دژی هەرێمیان بۆ لاوازکردنی هەرێم کە ئێستا ئێمە سەیری هەرێمی کوردستان دەکەین یعنی ئەگەر مەجال هەبێت لە بواری ئەمنی تۆزێ قسە بکەین چوار هێز لە هەرێمی کوردستان ئێستا حاڵی حاضر چوار هێز هەیە هێزی پێشمەرگەی کوردستان هێزەکانی تورکیا هێزەکانی پەکەکە هێزەکانی پاسەوانی سنووری عێراقی ئەم چوار هێزە هێزێک تا ڕادەیەک بێدەنگە چاڕانی ڕێنمایی و بریاری سەرخۆی دەکات کە هێزی پێشمەرگەی کوردستانە بەڵام ئەم سێ هێزەی دیکە لە جۆڵەدان و لە جێبورکێدان ئەگەر سەیری بکەین ینی جۆڵەیەکە لە لێوان ئەم سێ هێزە بێگەمان هەرێمێکی بچوو سێ جۆر هێزێکی ناوخۆی هەرێم و هێزێک پەیوەستە بە ناوەندەوە هێزێکی وڵاتی ئیقلیمی هێزێکیشی پارچەیەکی دیکەی کوردستان ئەم هێزانە بەرکەوتنیان ئەنجامدانی ئۆپەراسیۆن و ئێستا بووەتە شەڕە ئاڵا لە ئاڵای ئەم تورکیا لە کوێبێ ئاڵای عێراق لە کوێبێ بێگومان ئەمانە گومانی مەترسی دروست دەکەن وە جدیەتی ئۆپەراسیۆنەکانی تورکیاش پێمان دەڵێ کە هەکبەی تورکیا بەرنمەیەکی تایبەتی هەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەمەش ئێمە نازانین ئەو هەکبەیە چ بەرنمەیەکە بەڵام ئەتوانین یعنی بە تەواقعی خۆمان بەشیکردنەوەی خۆمان چەند بخێنە چوارچەوەی چەند پرسیارێکەوە ئایا تورکیا دەیە بەم ئۆپەراسیۆنە ئامانجەکانی خۆی بپێکێ کە ئەوەی خۆی دەڵێ پەکێکە لێرە نەمێنێ و دوای بڵێ ئەم هەرێمە هەرێمی خوتانە و پیرۆزی خوتان بێ و ماڵ ئاوا کە ئەمە لەوانەیە یعنی تۆزێک ینی لەوانەیە وانە بێ ینی زۆر بەپێی ئەوانەی کە چاودێری سیاسین چکە ئەزمموی تورکیا و بە وڵاتانەی کە چووەتە ناو ئەو وڵاتانەوە وا بە ئاسانی ئەو وڵاتی بەجێنێشتووە ئایا تورکیا بەم ئۆپەراسیۆنانە دەیەوێت هەرێمی کوردستان گوشارێکی زۆر لە هەرێمی لەسەر هەرێمی کوردستان دروست بکە بۆ ئەوەی بەلاوازی هەرێمی کوردستان ڕۆ بکاتە بەغدا و لەگەڵ بەغدا پێک بێت بەپی بەرژەوەندی و بەپی خواستی بەغدا مەش پرسیارێکی دیکەیە باشە کاک لەتیف یعنی پرسیارەکان جددین بەڕاستی بەڵام یەکێکتر لە پرسیارە جددیەکان کە پێویستی بە قسە هەیە ئەوەیە یعنی لە بەیاننامەی هاوسەرۆکانی یەکێتیە ئەگەرچی ئاماژە بە قەوارە نەکراوە بەڵام باز لەوە دەکەن کە پێویستە نێوماڵی خۆمان هێز و لایەنە سیاسیەکانی بەشدار لە حکوومەت و ئۆپۆزیسیۆن و باز لەوە دەکاتەنانە یەکێتی دەڵێ ئێمە سەرمەشق دەبین دەرگامان کراوە دەبێ بە ئاشتەوایی دروستکەین بۆی هەرێمەکەمان پەرە پێ بدەین بەرەو پێش ببین و مەترسیەکانی سەر هەرێمەکە بڕێوێنینەوە
ئەمە ڕەنگە ئاماژەیەکی سیاسی بێ بۆ دۆخی کە یعنی هەیە لە هەرێمی کوردستان کاتێک کە نزیکبوونەوەی لایەن و هێزە سیاسیەکان لە کوردستان دروست بکرێ استراتیژ و ئامانج یەک بخرێ و هەوڵەکان جددی و هەمە چەشن و بەیەکەوەی بێ پێ دوایە یعنی ئەو مەترسیانی کە باز دەکرێن کەمتر دەبنەوە. بەڵێ بێگومان کە من ئەم پرسیارانە ئەمە هەمووی ئەوەیە کە جاران پرسیاری کرد کە ئایا ماترسیەکە لەسەر قەواری هەرێمی کوردستان کۆمەڵێک پرسیاری دیکایە ینی ئایا تورکیا دەیەوێ مەلەفی ئەم قەوارەیە دابخەوت و تەسلیمی بەغام کۆمەڵێکی پرسیاری دیکە بەدەی خوددا دێنێ ئایا بێدەنگبوونی دووستانی گەلی کوردستان کە پێش چەند ساڵێک سەرۆک وەزیران و وەزیری دەرەوە و وەزیری ناوخۆ و وەزیری بەرگری سەردانی هەرێمیان دەکرد ئێستا بێدەنگن ئایا ئەوان نیگەرانن لە هەرێم هێشتا کاریگەری ڕێفراندوم بەسەر ئەوانەیە یان شتێکی تر لە پشتە کۆمەڵێک پرسیاران ئەمانە هەمویان گومان دروست دەکەن جا ئەو پرسیارەی جەنابەت بەڵێ ئێمە ئەگەر قسە لەسەر یەکێتی کورد چی بکە بەڵام دەور یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە کاتێکە مەترسیەک لەسەر قەوارەی هەرێمی کوردستان لەسەر بەرژەوەندی باڵای گەلی کوردستان دروست بووە چاوپوشی لە هەموو ناکوکیەکان کردووە و بیر لە بەرژەوەندی حیزبەتی نەکردوتەوە وە قوربانیشی داوە لە پێناو بەرژەوەندی گەلی کوردستان بینیمان کاتێک کە داعش گەشتنا مەخموور و مەترسی لەسەر هەرێم دروست بوو یەکێتی یەکسەر بەرەو ڕووی کردە هەولێر و ڕووی کردە مەخموور و هەوڵی پاراستنی ئەو کیانەیدا و هەوڵدا بوو دوورخستنەوەی مەترسی لەسەر پایتەخت و لەسەر هەرێمی کوردستان بەگشتی ئێستاش ینی ئەو پەیامەی کە جەنابەت ئاماژەت پێدە پەیامی هاوسەرۆکانی یەکێتی لە یادی دامەزراندنی یەکێتی و بە ئێستاشەوە ئەگەر ببینین ینی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان چاوی لەوە نییە لەم خۆناغەدا کە بۆ بەرژەوەندی حیزبی چاوی لەوەدا کە چۆن بتوانین ئەو ماترسیانە لەسەر هەرێمی کوردستان دوور بخینەوە و ئەو قەوارەی کە هەیەی بیپارێزین دەستکەوتەکانی گەلی کوردستان بیپارێزین و ئامادەیە لە پێناو ئەم خاڵە پەیوەستە بە جارەنووسی گەلی کوردستانەوە بۆ هەر شوێنێک بێ زۆر جار قسە دەکرێن دێکاڵە ئەگەر یەکێتی بچێتە هەولێر بۆ کۆبوونەوە ئەوە نیشانەی لاوازیە بە پێچەوانەوە لەم قۆنەغەدا نەک هەولێر یەکێتی بچێتە زاخۆ بچێتە ئامێدی بچێتە سۆران بچێتە هەر شەقلاوە هەر شوێنێک بێ وە لە هەر بارەگایەک بێ ئەوە گەورەی یەکێتی پیشان دەدا هەستکردن بە مەسئولیەتی یەکێتی پیشان دەدا چوونە ژێرباری ئەو بەرپرسیارەتی کە هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان لە قۆناغا سەختەکاندا خسووتە سەر شانێ خۆی ئەوە پیشان دەدا و یەکێتی لەو بڕوادا کە بۆ ئەم قۆناغا پێویستە کورد ناوماڵی خۆی ڕێک بخە پرۆژەیەکی نیشتیمانی هەبێ بۆ ئەم قۆناغا پرۆژەیەکی نیشتیمانی هەبێ بۆی بەو پرۆژەوە ڕوو بکەنە بەغدا بەڵێ بێگومان چارەسەر لە بەغدایە باشە کاگەتی دوا پرسیارم ینی وەکو ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی مەرج نیە ئەوەی کە دەیڵی ینی بۆ جوابی پرسیارەکەم ڕای یەکێتی بێ بەڵام ڕای خۆت وەکو ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی دەمێ بزانم هاتنی ئەو سوپای عێراق بە تایبەتی ڕوونت کردەوە کە سوپای تورکیا مەرامەکان و پرسیاری جددی دووروژان بەڵام هاتنی سوپای عێراقیش بۆ ئەو سنوورە لە زاخۆ یعنی پرسیارێکی سیاسی لای یەکێتی دروست کردووە گومانێکی لای یەکێتی دروست کردووە من ئەمە ڕێی خۆمی شخصیمە ناتوان بە ناوی یەکێتیەوە قسە بکەم بەڵام ئەبێ ئێمە ئەمەش بکەین بە پرسیار و بە ئەگەرێک ئایا ئێمە دەتوانین بە هەڵکردنی ئاڵای عێراق لە کۆمەڵی زنجیرە شاخ و لووتکە و گرد و شوێنە گرنگەکانی هەرێمی کوردستان دەتوانین بەوە مەترسی لەسەر هەرێم کوردستان دوور بخەینەوە ئایا بڕیاردەرانی ئەو ئاڵەیە تا چەند جددین لەوەی کە مەترسێ بەرگری لە هەرێمی کوردستان بکەن لە کاتێکدا کە ئێمە ئەوان لە یعنی ناکوکێکدان هێشتا نەگەیشتونەتە ڕێکەوتنامە ئەمە هەمووی ئەگەرن ئەبێ ئێمە بۆ هەموو ئەگەرەکان خۆمان ئامادە بکەین بۆ هەموو بژاردەیەک خۆمان ئامادە بکەن و بەرنمەیەکی ئامادەکراو هەبێ بۆ هەموو ئەم ئەگەرانە خۆی لە ڕووی معنەیەوە ینی مەسەر شوێنێکی وەکو کەلا شابان ینی قەڵای شابانی کە مێژوویەکی ئەوەی هەیە لە دەڤەری زاخۆ تەنها ئاڵە کە ئاڵای عێراق لەوێ بێ لە ڕووی معنەوە بلەوانە بۆ خەڵکی ناوچەکە ناخۆش بێ بەڵام ئەگەر ئەو ئاڵایە بتوانێت ببێتە هۆی دوورخستنەوەی مەترسی و ڕێگریکردن لە ئۆپەراسیۆنەکان ئێمە بەشێکی لە خاکی
بەشێکین لە عێراق بەڵام ئەمە گومانیش دروست دەکات تا چەند ئەو ئاڵەیان تاکەی لەوێ ئەمێنێ ئەو هێزانە تاکەی لەوێ ئەمێنن ئایا بەرنمەیەکی ژێر بەژێر لەگەڵ ئەو هێزانە و هێزەکانی تورکیا یان نیە ئەمانە هەمویان ئەگەرن چووکە مادەم ئێمە وەکو کوی هێزولانە سیاسەکانی کوردستان ئاگاداری وردەکاری و تەفاسیلی ئەم ڕووداوانە نین ئەبێ ئێمە بە گومانەوە سەیری وەزعەکە بکەین بە خۆمان ئامادە بکەین بەڵام تاکە چارەسەرەوەیە کورد یەک تیم بێ و واز بێنن لە ناکوکەکان واز بێنن لە بەرژەوەندی بەرتەسکە حیزباتی واز بێنن لە عینادی سیاسی بەڵکو بیر لەوە بکەینەوە چون بتوانین ئەم قوارەیە بپارێزین و بچینە بەغدا کارتی بەغدا کارتی عێراق بەکاربێنین و ئەو دەسەڵاتێک کە عێراقەتی چ لەسەر ئاستی نیمدەوڵەتی و چ ئەو ڕێکەوتنامانەی لە چوارچێوەی یاسانی دەوڵەتەکان بوو پاراستنی هەرێمی کوردستان واتە بە عێراقەوە ئێمە دەتوانین هەرێمی کوردستان بپارێزین بەڵام ئەگەر عێراق بەتەنیا هەوڵ بدا بۆ پاراستنی ئەو شوێنانە ئەمەش پرسیار دروست دەکا و گومان دروست دەکا کەواتە ئەبێ ئێمەش بەشدار بین لەو بەرنامەی بەغدا هەیەتی بۆ پاراستنی هەرێمی کوردستان. بەڕێز لەتیف نێروەی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس دەکەم هەرکرد کێشە لە ڕێی سکایپۆ لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریکردنەوە. ڕەزان وەکو لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێکرد یعنی ئێمە دوو تەوەر گفتوگۆی لەسەرەکەین تەوەری یەکەمان لەگەڵ بەڕێز کاک لەتیفا بوو ئەوەی کە باسمان کرد و تەوەری دووەمیش تایبەتە بێ بە هەرێمی کوردستان لە ڕوانگەی حکوومەتی عێراق و دەمانوێت ڕای چاودێرانی سیاسی لەسەر ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕوویدا و ئەوەی کە ڕوودەدات لە عێراقدا بزانین و ڕای ئەو چاودێرانە بزانین لەسەر پەیوەندیەکانی هەرێم و بەغدا و جدیەتی ئەو پەیوەندیانە چونکە لە ئێستادا دەنگۆیەکی تازە هەیە کە لە بەغداوە دەنگۆکە هەیە باز لەوە دەکرێت کە یعنی شاندی بەغدا یاخود سەرۆکوەزیرانی بەغدا بە هەرێمی کوردستانی وتووە کە پێویست دەکا ئەمە دوایین جار بێ سەردانی بەغدا بکەن و سەردانەکەتان بە ئامانجی ڕێکەوتن بێ لەبەر ڕۆشنایی ئەو مەرج و داوایانی کە لە هەرێمی کوردستانەوە هەیە. بەڕێز ئیدریس مەولود کە بەڕێزیان چاودێری سیاسین و لە کۆیەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە بێ ئەم کاتەوە باش کاک ئیدریس سوپاس بۆ بەشداریکردنت. دەمەوێت لە دوایین بابەتی کە گفتوگۆمان کرد لەگەڵ بەڕێز لەتیف نێروەی قسە لەگەڵ جەناب تا بکەم باس لە هاتنی ئەو هێزە بۆ ئوسپایی عێراقی بوو بۆ ناوچە سنوورەکانی نێوان عێراق و هەرێمی کوردستان و تورکیا. پێ وایە کە مەرامێکی تایبەت بە دەر لەو مەرامە ئەمنی عامەی کە هەیە بوونی هەبێ لە هاتنی ئەو هێزە بەغدانیەتێکی تری هەبێ؟ ئەو کاتت باش کاگارام ئەو کاتەی بنەرانی گەلی کوردستان باش دیارە ئەمن کاگاران بوو لە ڕوە دەستوریەکە و لە ڕوە قانونیەکەیەوە پێناسەیەکی پێگەی هەرێمی کوردستان دەکەم. دیارە پێگەی هەرێمی کوردستان بە پێی دەستوری عێراقی کە هەمومان لە ساڵی 2005 لە 30 کانونی دووەم لە دەنگدانێکی گشتی دەنگمان لەسەرداوە کە باوەڕمان بەو دەستورە هەیە و دەبێ پابەند بین پێوەی. دیارە دانپێنراوە هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی مەرکەزەوە کە هەرێمێکی فیدرالیە ممارەسەی دەسەڵاتەکانی تەشریعی و تەنفیزی و دادوەری دەکا حکوومەتێکی خۆجیەیی خۆی هەیە بۆیە لە ڕوە قانونیەکەیەوە هەرێمی کوردستان پێگەی بتەوە پێگەی بەهێزە لە ڕووی ناوەندەوە. بەڵام باست لەوە کرد هاتنی هێزەکانی ئێران لەلایەک بەڕاستی و تورکیا لەلایەشتر دیارە ئەوەی لە تەلەڤیزیۆنەکان و لە شاشەکان دەیبینین ئەوە نییە تەنها بەڕاستی. کاگارام تورکیا هەر لە ئیتیفاقیەی سایکس بیکۆ کە ئەو ئیتیفاقیە بەرەو کۆتایی چوون چووە دەیەوێت لە پاڵ ئەو ئیتیفاقیەوە ئەمەرانی خۆی کە خەلافەتی عوسمانیە بگەیەنێتەوە. هەر بەو مناسەبەوە ئیخبارێکی نوێ هەر ئەوڕۆ لە لیبیا ڕێگە پێدراوە بە هێزەکانی تورکیا کە هێزێکی سەربازی یان بنکەیەکی سەربازی گەورەی تورکیا لە لیبیا جێگیر بێت. ئەمەش وا دەکات و بەنسبەت کوردستانی باشوور و کوردستانی ڕۆژئاوا و پارچەکانی ڕۆژهەڵات لە ئێران دیارە بەڕاستی کاگارام تورکیا و ئەردۆگان نیەتێکی تاوانکاری و نیەتێکی داگیرکاریان هەیە نەک ئەوەی بەر لەوەی کە باسی هێزی دەرەکی یان هێزی بیانی بکەین لەسەر خاکی عێراق مەبەستەکەی من
یعنی ئەو هێزەی سوپای عێراق بوو پێت وایە ئەم هێزەی سوپای عێراق تەنها بە مەرامی پاراستنی سنوورەکان هاتوتە ئەو ناوچانە و ئەو گرنگجیە ئەو مەهامە جێبەجێ دەکات یان پێت وایە ئەگەری تر لە ژێرەوە هەبێ و بەغدا نیەتی تری هەبێ لە ناردنی ئەم هێزە بۆم سنوورە ئەگەرچی فەرماندەی هێزەکە وەک دەوترێت کوردە و برازاییەک لە بەرپرسەکانی پارتی دموکراتی کوردستانە. بەڵێ کاگارم دیارە منی شەرویستم ئەوە بڵێم بەوە داخل بم دیارە سەرکردایەتی و ئەو سەرکردەیە کە هێزی پاسەوانی سنوور مەعاشیان لە ناوەندە و ڕاتبیان لە ناوەندە سەر بە ناوەندن دیارە فەرمانیش لە سەرۆکی هێزە چەکدارەکانی عێراق وەردەگرن دیارە من پێم وایە هەر لەگەڵ تورکیا لەگەڵ لە ڕووی یاسای نێو دەوڵەتیەوە بەزاندنی سنوور لەلایەن هەر وڵاتێکەوە بەڕاستی دەکەوێتە خانەی داگیرکاری و تاوانەوە بەڵام ئەگەر هاتوو ئیتیفاق هەبێت لە نێوان ئەو دەوڵەتەی کە هێزەکەی هاتوتە ناوێ و دەوڵەتی بابرین داگیرکەر ئەوە بەڕاستی ڕێگە پێدراوە و ئەوەیە بەنسبەت ئەو هێزە بەڕاستی من وای دەبینم مەرامی تایبەتی خۆی لە پشتە دەیەوێت لە ڕێگەی ئەو هێزەی پاسەوانی سنوورەوە ئەو قەوارەیە کە لە کوردستان هەیە لەباری بادیاخۆت لەبەرەوەی ئێستا حیزبە شیعیەکان و حیزبە عەرەبیەکان چاویان بەو کیانەی هەرێمی کوردستان هەڵنایەت. باشە لە ئێستادا پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدا یعنی بەپی قسەی بەرپرسانی بەغداش و هەرێمی کوردستانیش لێک تێگەیشتن هەیە نزیکی هەیە پێ دەچێت بگەنە ڕێکەوتن بەڵام پاش ماوەیەک دوورکەوتنەوە و گفتوگۆ نەکردن دەنگۆی نوێ دێتە ئاراوە ئێستا باز لەوە کرێت کە بەغدا یعنی ئاماژەی بەوە کردووە کە ئەم جارەکە وەفدی هەرێم دێتەوە پێویستە دوجار بێ بۆی کە یەک جار بگەینە ڕێکەوتن و کۆتایی بە گفتوگۆکان بهێنرێت چونکە لەو ماوەی کە دیاری کرابوو کات تێپەڕی هەرێمی کوردستان هەر بە نیەتە و بەرپرسانی هەرێمی کوردستان هەر بە گەشتبینی و بازدەم پەیوەندیان ناکەن ئێوە ڕاتان چییە؟ بەڵێ کاگارە بەڕاستی وەکو من ئاگادارم 4 گەڕ وەفدی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کردووە لەو گەڕانەی گفتوگۆدا دیارە بەڕاستی لە ڕووی سیاسی چ لە ڕووی ئابووری وەختەکە لەبار نییە بۆ چوونی وەفدی هەرێم لەبەر ئەوەی لە ساڵی 2013ەوە وەکو دەزانین هەرێمی کوردستان یاخود پێگەی هەرێمی کوردستان بە لاوازترین قۆناغی تێپەڕ دەبێت بۆیە ئەمە تەماشا بکەین کە هەر لە پێشوازی وەفدەکەی هەرێمی کوردستان هەروەها شێوەی پێشوازیەکە هەروەها شێوەی دانیشتن یاخود دانانی عالەمی کوردستان کە بەپێی دەستور دانی پیانراوە ئەگەر تەماشا بکەین دانیشتنەکانیان لە شاشەکان مستەفا کازمی لە ناوەڕاست دانیشتووە وەفدەکەی هەرێم وەفدی عێراق بەرامبەر یەکن ئەوە دەسەلمێنێت کە مستەفا کازمی دەبێت خۆی هەیمەنەی خۆی بەسەر وەفدی هەرێمدا بسەپێنێت ئەوەی ڕوونە دیارە بەرچاوڕوونیەک هەیە لە بۆ پێکاتین و حکوومەتی هەرێمی کوردستانیش کە ئەوە بەتایبەتی حیزبەکانی بەشدار لە حکوومەتی هەرێمی کوردستان نیەتی چاکسازیان هەیە و نیەتی ئەویان هەیە کە پێک بێن لە حکوومەتی ناوان بەڵام دیسان دەگەڕێنەوە سەر داهاتە نەوتیەکان دیارە ئەمە هەمومان دەزانین خەڵکی کوردستانیش دەزانێت گرێبەستێکی نەوتی 50 ساڵە هەیە لەگەر وڵاتێکی دراوسێ ئەوەش وا دەکات سەقفی داواکاریەکانی مستەفا کازمی زۆر بەرزتر بۆتەوە جار لە جارکە وەفدی هەرێم دەچێت ئەوان داواکاریەکانیان زیاتر دەکەن و لە ڕۆژێکەوە بۆیە وتم لە بارنیە بارودۆخەکە مستەفا کازمی نایەوێت بکەوێتە ژێر تەسیری هەرێمی کوردستان لەبەرەوەی لەلایەک زەقتی حیزبەکانی شیعە و شارعی شیعی لەسەرا و هەروەها لەلایەک زەقتی خۆپیشاندەرانی لەسەرا بۆیە مستەفا کازمی سەقفی داواکاریەکانی خۆی زیاتر کردووە و نایەوێت هەرێمی کوردستان ئەوها بە ئاسانی و ئەو بابرێن بەشە بودجەی خۆی کە بەپێی دەستور و بەپێی یاسا دیاری کراوە و ئەو دەستورەی باسی دەکەم کاگارام باوەڕکە لە زەعیفی و لە لاوازی
حیزبەکانی خۆمان لە ناوخۆ و هەروە نوێنەرەکانمان لە بەغدا نەبێت باوەڕکە مەعالەجە و چارەسەری سەرجەم شتەکانی کردووە. کاگارام یەکشت باشە خۆبەرپرسانی هەرێمی کوردستان ئێمە بەپی دەستور گفتوگۆ لەگەڵ بەغداکەین و دەستور دەکەینە بەربنەمای گفتوگۆکانمان و خاڵی جێبەجێکردنی داواکاریەکانمان. چێ دەستور جێبەجێ ناکەوە ئەم گرفتە گەورەی بۆ هەرێم دروست کردو؟ کاک ئارام باوەڕ بکە ئەوەی باسی دەکەم کۆدەنجی حیزبەکانی هەرێمی کوردستان. ئێستا حیزبەکانی هەرێمی کوردستان لەبەر منافەسە و ململانەی لاوەچی ئاگایان لە هێڵە ستراتیژیەکانی کورد نەماوە. موامەڕەیەکی گەورە لەسەر کورد هەیە. ئەو قەڵەمڕەویانە و ئەو لەشکرکێشیانەی هێزەکانی ئەوە تەنها ئەوە نییە ئێمە بە سوک و سانایە بیگرین. نوێنەرەکانمان لە بەغدا دیسان ئەوانیش لە جیاتی داواکاریەکانی خەڵکی هەرێمی کوردستان بکەن بەپێی دەستور لە مادەیەک لە مادەکان دەڵێت ئەگەر هاتوو ئێمە نزیکە 6 نوێنەرمان هەیە لە بەغدا جگە لە وەزارەتە سیادیەکان و سەر و کۆمار و وەزارەتی خارجی. لەو 6 نوێنەرە تەنها 25 ئەندامی پەرلەمانیان نوێنەری ئەنجومەنی نوێنەران داوایەک پێشکەش بکەن دەتوانن هەر کەیسێک بجوولێن و قسەی لەسەر بکەن و ئەوە بۆ مەسەلەی کێشەی بودجە و داهاتیش بە هەمان شێوە دەتوانن ئەوە بژێ. ئەگەر هاتوو هەر بەپێی ئەو دەستورە ئێمە دادگای فیدرالیمان هەیە بەڕاستی. دادگای فیدرالی نوێنەری هەموو هەرێم و پارێزگاکانی تێدایە. ئەگەر هاتوو کێشەیەک اختصاصی دادگای فیدرالی چییە؟ یەکەم یەکلاکردنەوەی کێشەکان کە لە نێوان هەرێم و بەغدا دروست دەبن. بۆ یەکلاکردنەوەی ئەو کێشانەی کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە پێویستە دادگای فیدرالی تێبگەێنرێت. ئەگەر نا گوتاری سیاسی پێویستە یەک بخرێت و کۆدەنجی سیاسی دروست بکرێت. من باسم کرد لە 2013 بەدواوە هەرێمی کوردستان لەو پەڕی بەهێزیدا بوو، لەو پێگەی سیاسی و دیبلۆماسی بەهێزیدا بوو. ئێمە سەرۆکۆمارمان کووردە، دیارە سەرۆکۆمار ڕاستە پلەکە و مەکانەکەی تەشریفاتیە و بەپێی دەستور، بەڵام پاراستنی سەروەری هەرێمی کوردستان پاراستنی سنوورەکان دەتوانێت لە ڕێگەی دیبلۆماسیەتی خۆیەوە بەڕێ سەرۆکۆمار و لە ڕێگەی عیلاقاتە دیبلۆماسیەکان و لە ڕێگەی هەموو ئەو شتە دیبلۆماسیانی هەیەی پێویستە چارەسەری ئەو کێشانە بکە و دەتوانێت لە پەیوەندی دابێت لەگەڵ ئەو هێزە دەرەچیانەی کە دێنە ناو هەرێم. بۆیە وەزیری خارجیەمان تەنها بە بەیانێک یاخود بە ئیدانەکردنێک هاتۆتە سەرخەت، ئەویش لە ڕێگەی نوێنەرەکە وتە بێژەکەی. کاگارام ئەوە پێویست دەکا وەزیری خارجی بۆ خۆی بێتە سەرخەت و ئەو کێشە و ناکۆچیانی دارایی کە هەیە چارەسەری بکات. و لە پێشوشدا لە ڕابردوشدا وەزیری داراییمان کورد بووە. بۆیە ئەوەی باسی دەکەم لاوازی نوێنەرانمان لە بەغدا و هەروەها یەکنەبوونی گوتاری سیاسی لە هەرێمی کوردستان وای کردووە کە پێگەی هەرێمی کوردستان لاواز بێ. ئەجینا لە هەموو کاتەکان ئەو هەرێمە فدرالی کە لە هەرێمی کوردستان چەسپیوە و ڕووبارە خوێنی لە پێناودراوە، هەر ئەوە نییە با بڵێن ئەو کیانە هەڵبۆشێتەوە و زۆکو دوا پرسیار دەمەوێت بپرسم، یعنی ئێستا بەغدا هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی فیدراڵ و خاوەن سیادەی خۆی لە چوارچەوەی عێراقدا دەبینێت یان بە جۆرێکی تر مامەڵەی لەگەڵاکات نیەتێکی تری هەیە؟ وەکو ناوەکە کاگارم وەکو ناو هەرێمێکی عێراق فیدرالی دیموکراسی فرەلایەنە، بەڵام وەکو ئەرزی واقع وەکو بینین نەخێر هیچ دان بەو کیانێکە هەرێمی کوردستانانەوە وە پێی ئەوەیە. بە پێی دەستور مادەیەکی ترمان هەیە کاکە ئارام، ئەو مادەیە باز لەوە دەکات دەرێت سەرجەم هێزە چەکدارەکان پێویستە لە سەرجەم پێکاتەکانی عێراق پێک بێن. ئێمە کاکە لە عێراق 102مان نییە کە پێکاتەی بابرێن کە پێکاتەیەکی سەرچین لە عێراق وەکو کورد ئەو پێگەمان لاوازە لە ڕووی عسکەری و لە ڕووی سەربازیەوە. بۆیە
حکوومەتی عێراقی لە ڕێگەی هێزە سەربازی و بەکارهێنانی هێزی سەربازی و هەیمەنەی خۆی بەدەرخستووە و دەمەوێت باسی شتێکی کەش بکەم. ئێستا لە کەرکووک بە هەموو ئیستیحقاقەکان ئێمە لە کەرکووک مەناتقی یاخود ناوچەی جێناکۆکمان هەیە، کێشە لەسەرمان هەیە. ئێستا لە ڕێگەی پارێزگارێکەوە ئەوەش دەگەڕێنمەوە سەر ناکۆچی نێوان کوردەکان. تەنها دانانی پارێزگارێک بۆ کەرکووک لەوانەیە زۆربەی کێشەکان حەل بکە. ئێستا جێگری پارێزگارە لە نەتەوە پێکاتەی عەرەبە دەستی بە تعریب کردوێتەوە کە سەردەم خەبات و تێکۆشانی کورد لە پێناوی ئەوە بووە تعریب نەمینێت. ئێستا دەستی بەوە کردوێتەوە کە تعریب بکات. بۆیە یەکنەگرتووی و یەکنەبوونی گوتاری سیاسی بەڕاستی زەربەی لە کورداوە. وڵێ بەڕێز ئیدریس مەولود چاودێری سیاسی لە کۆیەوە لەگەڵمان بووی. سوپاس دەکەم بۆ بەشداریکردن. سوپاس بۆ ئەوش کە بینەر بوون. ئەمڕۆ 183 کەس لە سلێمانی کە توشبووی ڤایرەسی کۆرۆنا بوون بە خۆشحاڵی و سوپاس بۆ خوا چاک بوونەتەوە و ڕێژەکە ڕۆژانە بوونی هەیە و هێدی ژماری توشبووان لە هەرێمی کوردستان کەم دەبنەوە. ئومێد دەکەین هەموو لایەکتان پارێزراو بن و تەندروست باش بن و ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن. خواتان لەگەڵ.